لەناو ئەمریکا بەشێکی زۆری دامودەستگاکانی حکوومەتی فیدراڵی بەداخراوی ماونەتەوە یاخود ژمارەی کارمەندانی کەم بوونەتەوە. لە واشنگتن ڕێکەوتن لەسەر کۆتایی هێنان بە داخستنی دامودەستگاکانی حکوومەت لەوە ناچێت ڕوو بدات لەگەڵ ئەوەی نەسەرۆک دۆناڵد ترامپ و نەدیموکراتەکانیش لە بڕیارەکەی خۆیان پاشگەز نابنەوە. ئەگەر ئێمە چارەسەرێک نەدۆزینەوە ئەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام دەبێت و هیچ لە بەردانەوەنێک نابێت لێرە. ئێمە دیوارەکە دروست ناکەین. ئایا هیچ کەسێک گومانی هەیە لەو بارەیەوە؟ ئێمە دیوارەکە ناکەین. ترامپ سوورە لەسەر بەردەوامبوونی داخستنی دامودەستگاکانی حکوومەت هەتا دیموکراتەکان ڕای خۆیان دەگۆڕن. ئێمە پێویستە دیوارێکیان بربەستێک دروست بکەین کە دیوارەکە یان بربەستەکە پۆڵاین بێت لە بری ئەوەی کۆنکرێت بێت و خەڵک بتوانێت بەسەریدا سەرکەوێت. ئەوە بۆ پاراستنی ئاسایشی وڵاتەکەمانە، بۆ ڕێگریکردنە لە بازرگانیکردن بە مرۆڤ، بۆ ڕێگریکردنیشە لە مادە هۆشبەرەکان کەواتە پێویستە ئێمە ئەومان هەبێت دەبێت هەبێ، هیچ بژاردەیەکی ترمان نییە. پەیامی دیموکراتەکان بۆ ترامپ ئەوەیە چاوەڕێی ئەوە مەبە. دیوارەکە بێڕەوشتیەکە لە نێوان هەردوو وڵاتدا. ئەوە شێوازێکی کۆنی بیرکردنەوەیە و شایانی ئەو خەرجیە نییە. The yeas are 241 and the nays are 190. The bill is passed. هەفتەی ڕابردوو دیموکراتەکان سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەرانیان هەڵبژار تا پرۆژە یاسایەک تێپەڕێنن بۆ ئەوەی کۆتایی بە داخستنی دامودەستگاکانی حکوومەت بێنن و بۆ ماوەیەکی کاتی خەرجی ئاسایشی سنوور بدرێت بەڵام نەک بۆ دیوارەکە. کۆماریەکان ئەوانەی زۆرینەن لە سینات ئامادە نەبوون لە سەرتەواوی ئەو پێوەرە دەنگ بدەن. کۆبوونەوەی بەردەوام لە نێوان سەرکردەکانی کۆنگرێس و بەرپرسانی کۆشکی سپی ئەو بەربەستانەی نەشکاند. ئێمە دەمانەوێت بگەڕینەوە بۆ سەرکارەکانمان، پێویستیمان بەوەی بگەڕینەوە بۆ کار. ئێمە دەبێت پارەی پسوولەی ئاو کار با بدەین. لێستەدا سەدان هەزار فەرمانبەری حکومی کارەکانیان بەجێهێشتووە یاخود کار دەکەن بەبێ موچە، هەندێکیش دەستیان بە ناڕەزایی دەربڕین کردووە. تۆ دەزانی ئێمە پارەمان هەبوو پاشەکەوتمان کردووە، بەڵام ئەگەر ئەوە بەردەوام بێت پاشەکەوتەکانیشمان نامێنین. ترامپ دەڵێت فەرمانبەرانی حکوومەتی فیدراڵی خۆیان لەگەڵ بارودۆخەکە دەگونجێنن. بەڵام ژمارەیەکی زۆری ئەو کەسانی موچەکانیان وەرناگرن، زۆربیان لە 100% ڕازین بەوەی کە من دەیکەم. ڕاوەرگرتنی گشتی دەری دەخات کە ئەمریکیەکان زیاتر لەومەی ترامپ دەکەن وەک لە دیموکراتەکان بۆ داخستنی دامودەستگاکانی حکوومەت و زۆربەیان دەڵێن کە ئەوان پشتگیری پێدانی ئەو پارەیە ناکەن بۆ دانانی دیوارەکە.